مەبەستی ئێمە گەیاندنی ئەو نورێ بە هەموو دنیا و بە تایبەتش بەڕاستی لە وڵاتانێکەوە کورزوبانی تێدا کە حقەتەن وەک ماوەستانش ئاماژان پێدا ئەگەر لێرە جارێک گرفت هەبی و مەشاکل هەبی و بە تایبەتی لە ڕووی خوڕەوشت و لە ڕووی ئەو بابەتانی کە ئێستا دەوروژێندرێک کە بە حقل لەوانەیە لە ئومەتانی پێشووتریش ئەگەر ڕووشی دابی حاڵاتی فەردی بەڵام ئێستا بە شێوەی جەماعی دانوێ خەڵک بەرەو ئەو لێشاوی فەسادیە بن ئیتر لەوێن دەرێ بە حقت زۆر زیاترە لۆیە کوردانی تاراوگە بە حقت زۆر زیاتر پێویستان بەو بابەتەیە لێ ئێمە هەوڵماندا و هەوڵیش دەین بەردەوام دەبین بە ئیزنی خۆی گەورە هەتا بکرێت لە هەموو وڵاتان هەر وڵاتێکەوە کەسێک کورزوبان تێدا ئێمە بە ئیزنی خۆی بیگەینێ و هەوڵی بدەین دەستی بگرین لە خزمەتی قورئانی پیرۆزدا بەختەوەری بکەین لە دنیا و لە قیامەت بە هەمان شێواز و میکانیزمی نوێی حکمە بەڵام لە بەرچاوگرتنی تایبەتمەندیەکانی هەندەران و ئیشوکاری هەندەران بەڕاستی قۆناغی سەرەتامان شێوازی گەیاندنی ئەم پرۆگرامانە بە ئۆنلاینە بتوانین لەوێەوە دەست پێ بکەین پاشانیش لە هەنگاوەکانی داهاتوومانە بتوانین بگەێنینە وایل وا بکەین کە بتوانین لە چەندین شوێن لە ئەوروپا نووسینگەمان هەبێت و لەخۆ بازنە هەبێت بە پشتیوانی خۆی تەعالی ئەمە هەنگاوی سەرەتایە کە لە ئۆنلاین و دەست پێکەین و پاشانیش بۆ ئەو هەنگاوانێتر